لێرە لە ستۆدیۆ کامیل ئەحمەد بەرپرسی پەیوەندیە بازرگانیەکانی کۆمپانیا عێراقیەکان لەگەڵمانە. کاکامی زۆر بەخێر هاتن. پێمان بڵێ کا سەرەتا لێکەوتەکانی ئەم جەنگە بۆ سەر بازرگانی لەسەر ئاستی جیهان و بە تایبەتیش عێراق چییە؟ پێشێکی زۆر سپاسانەکەم بۆ ئەم دەرفەتێکی زۆر گرنگە. ڕۆڵی کۆمپانیا عێراقیەکان و کوردەکان بە تایبەتی لە بژانەوەی ئابوووریە لە پشتگیری بازرگانیە لە هەڵاوسانی بازارە ڕۆڵێکی زۆر گرنگمان هەیە. ئێمە کۆمپانیەکان نزیکی تقریبا 600 کۆمپانیای 600 کۆمپانیای عێراقی و هەرێمی کوردستانی کارەکانمان ئەکتیڤەکەمان لەسەر هاودە و نردنکردنی کاری بازرگانیە و ئێمە ڕۆڵێکی گرنگمان هەیە لەوەی کە چۆن بتوانین پشتگیریەکی گەورە بین بۆ بژانەوەی ئابووری وڵاتمان، پشتگیری بازارمان و بازرگانەکانمان توانیویانە هەتا ئەم دقەیەش نەیەڵەن کاری هەڵاوسانیان نرخەکان بە زیاد بەرز بێتەوە هەتا ئەم دقایتر لە ئیسە بەدواوە ئێمەشەڵە بعد هذا الله أعلم. باشە کاکامیل، ئەزانین کە ئێمە لە ناوچەیەکین بە تایبەتی لە وڵاتێکین کا بەڕێوەبەرانمان بەرپرسانمان بە تایبەتی لەسەر ئاستی عێراق کەم تەرخەمن. بۆ نمونە هەمیشە ئەوترێت کە سەدانەوەت پشت بەگەروی هورمزە بەستە عێراق بۆ هەناردەکەی، بەڵام نابێت لە بیرمان بچێت کە بۆ هاوردەش بێگومان کاریگەری لەسەر عێراق بیان تۆ پێداویستەکانی وڵاتەکە لەوێەوە دابینەکەی وا ئێمە مشورمان لێ نەخوارد. بەڵام ئایا پێتان وایە کە چین بیر لەوا کاتەوە کە شوێنێکی تر بکا بە جێگرەوە بۆ هەناردەی بەرهەمەکانی و ئاستەنگ بۆ داهاتەکەی دروست نەبێت؟ وڵای بەداخێکی زۆرەوە لەسەر ئەم شەڕی ئێران، چونکە اقتصادیان وەکو اقتصادی وەکو کەلتور وەکو هەموو سێکتەرەکان یعنی تەسیرێکی زۆر خراپی بۆ سەر خۆشمانە بێت. ئەگە خۆمان مەسەلەی شەڕیش ئەگەر عێراق پتێوەژ نەگلێت بەس دەرەنجامێکی خراپ دروستەکە لە دوای ئەوە، چونکە ئێران خۆمان بزانین وڵاتێکی زۆر بازرگانی گەورەیە، وڵاتێکە پشتگیرێکی گەورەی هەیە لە ڕووی جوگرافیەوە بووە بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتیش بۆ دەرگای سلێمانی. ئێمە کاتی خۆی چەند شوێنێکی گرنگمانە بوویشان بەندەر عەباس بوو، دووەمیش خەسر بوو، سێمیش ئیبراهیم خەلیل بوو لە ڕێی تورکیاوە حال. بەس ئێستا حالیان ئێمە ئەم دوو ڕێی خوارەمان لێ ژیراوە کە مە لە ساڵ 90 ئیشکارەکانمان داخراوە. وەکو ئەوەی کە حکوومەتی هێرە منیش وەک بە ناوی کۆمپانیەکانەوە بە ناوی هەموو کۆمپانیا عێراقیەکانەوە داوا لە هەردوو سەرۆکایەتی هەم سەرۆکایەتی حکوومەتی فیدراڵی عێراقی و هەروەها سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان داواکارین کە کۆمیتەیەک کی هاوبەش دروست بکرێت لەم کاتە، چونکە ئەم کاتە کاتی جەنگە. پێ بڵم داتاکان چەند کانتێنەرمان لەوەیە تقریبا زیاد بەلایانی کەمەوە بۆ 20 بۆ 30,000 کانتێنەرمان ئێمە لە بەندەرەکان هەیەدادا. هۆکاری ئەم مانەوەی کۆنتێنەرانەمان پێ بڵێ کە لە بەندەرەکان ماونەوە بە تایبەتی لەم قەیرانەیە هۆکار چیەکە؟ هۆکاری یەکەمی ئەم قانونە تازەی یاسان نوێیەکەی ئیسکۆدایە لەگەڵ زەریبە بڵێن لەگەڵ کاتێکی نائاسایی کامل، یعنی هیچ هەوڵ نەدراوە بۆ ئەوەی کە بوترێت حکوومەتی عێراق، یعنی ئێستا کاتێک نییە کە تۆ بتوێ بە زۆرە ملی باجە بازرگانیەکان بسەپێنی لە بەرۆی کە هاوڵاتیەک نایەوێ پێمل ببێت بۆ باجانە تۆ نەهێڵی ئەو کاڵا زۆرە بێتە ئەمدی و ئەسڵەن عێراق هەرێمی کوردستان پێویستی بۆ کاڵایانیە لەم کاتەیە. کێشەکە لە چیایە؟ کێشەکە لەوایە یعنی احتیمالە شتێکی وانێ بێ دافعێکی وانێ بێ کە دیفاع لەو خەڵکە بکات. ئێمە ئەو هەموو کانتێنەرەمان هەیە لە مینا با غەیری کوردیەکان کۆمپانیا عێراقیەکانیش ئەمانی جنوبیشمان ئێمە هاوبەشین ئەو حاویانە هەن لەوێ. ئەگەر شەڕەکە گەیشتە مینا چیەکەیت؟ یعنی ماڵوێرانی دروستە بێ، دوای ئەوە گرانیەکی زۆر گەورەش دروستە بێ. بۆیە داواکارین لە سەرۆکایەتی هەردوو حکومەت هەردوو دەسەڵات کە کۆمیتێ دروستکەن لەگەڵ ژوورە بازرگانە بەڕێزەکانە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە و ئێمەش کۆمپانیەکان ئێمەش هاوکارە بین کۆمیتەیەک دروست بکرێت چۆنێتی چارەسەر ئەوە لە هەموو حاڵەتە حربیەکانە لایەنی فریاگوزاری هەیە. ئەم شتە شتێکی مرۆییە بۆ خەڵکەکەمان ناتوانێت ئەگەر دەربچێت هەمووی کانتێنەرەکان دەربچێت ئەتوانین بڵین زمانی ئەوە بکەین نرخ گران نابێت و کەلوپەلەکانیش بە ئاسانی بە زوویەتە دەست تاجرەکان و ئەوان ژێکەنە بازاڕەکانەوە. بەس ئەگەر تەخیر بێ خوا نەخواتە شەڕ لە خوارەوە دروست بێت ئەوە ڕێکە بە تەواوی داخرێت و ئەو کاتەش هەڵاوسانی بازار و ئەبێ بە کەس بە کەس و زۆر کێشێ، چونکە مەبالغێکی زۆر گەورە لەوێ، یعنی زیاد لە
لەوانەیە بڵێم ئێستا 10,000 کانتێنەر لە مینا بێت بۆ درۆ و ڕاستی ئێمە چەندەها کەسمانەیە نەرمانەیە کە چۆتەوە هاتوۆتەوە دوتی حاویاتێکی زۆرە کەس بە کەسە زۆر مشکلەیە باشە بەوان ئەکرێت باشە وەکووتمان ئێستا کاتێکی نائاساییە بەڕاستی یانێ حکوومەتەکان هەوڵەدەن لە هەر ڕێڕەوێکەوە مشورێک لەوە بخۆن کە کۆگاکانیان زیاتر بکەن لەبەرەوەی کە کەس نازانێ داهاتوی ئەم جەنگەچی بەسەردە ئەمە بزانم ئێوە وەکو کۆمپانیاکان هیچ هەوڵتان داوە بە شێوەی فەرمی داوا لەلایەنی پەیوەندیدار بکەن داوا لە حکوومەتیارێن بکەن بێتە سەرخەت بۆ ئەم بابەتە کە داوا بکرێت ئەم کۆنتێنەرانە بێنە ناو بازاڕەکانەوە بۆی کە دڵنیا ببینەوەلەوەی کە بەرگەی ماوەیەکی زیاترەگرین لە کاتی قەیرانە. بەڵێ ئەو کۆمپانیەکان ئێمە زمان حاڵی ئێمە ژوورە بازرگانیەکانەوە نوێنەری بازرگانیەکان و هاودە و ناردنکارانە و ئەو سێکتەرانەیە کە ئەکتیڤن لەو ئیژا کە زمان ئەوانیش نوێنەرایەتی حکوومەتەکەن نوێنەرایەتی دەوڵەتەکەن ئێمە دەنگمان پێکەیانون و ئەوان خۆشیان داتاکانیان لا هەیە ئەزانن بەس دیارە هیچ پشتگیریەک نییە کە بتوانێت لەم کاتە لەم زروفە دەربچێت ئێستا من و تۆ کەسمان ناسین لێرە چوونە ئەو دیوە چش ڕوات زروفەکە وای لێ هاتووە ئەگەر خوارەوە داخراتی بکەین ئەم هەموو کۆنتێنەرە بێجگەل لەوەش ئێمە حاویاتێکی زۆریشمان لە بەندەر عەباسە کۆنتێنەرێکی زۆریشمان لە بەندەر عەباسە هەمووی چۆن بڵێ لە لێواری غەرقە بێت یان دەرەچێت غەرقە بێ یان دەرەچێت یعنی یان نەسووتێ یان تاڵانەکری یان دەرەچێت بە سەلامەت ئێمە ئەمەمانەمان هەیە خوا نەخواسە ئەگەر ئێمە ئەو لاشمان تیابسێ بە ئێمە ئەم لامانتیان نەچێت بۆیە داواکارین لەم ڕێگەوە داواکارین لە تەلەڤیزیۆنی کورساتەوە کەناڵە بەڕێزەکەمان کە هەموو کاتێک مشورخۆر بوونەوە خەمخۆری ئابووری و ژیان و گوزارانی خەڵک بوون داواکارین کە ژوورە بازرگانیەکانی هەر پێنج پارێزگاکەمان بە تایبەتی سلێمانی هەڵەبجە دهۆک هەولێر کەرکووک ژوورە بازرگانیەکانمان بێنە سەرخەت و ئیدارەکانیش بێنە سەرخەت وەرن بە یەکەوە لەگەڵ حکوومەتە نوێنەرایەتی حکوومەتە کۆمیتەیە دروستکەین بزانین چی بکەین بۆ ئەمە باشە کاکە ئێمە رازین خەڵکەکەمان رازیە گومرکەکە ئەدا تەکسەکە ئەدا زەریبەکە ئەدا بەس بە موادەکە بێت ئەگەر بێت بۆ هەردوو لا باشە هەم بۆ تاجرەکان بۆ بازاڕش باشە ئێستا با من تێ بگەم یعنی کێشە چییە جەنابەت ئەڵێ ناکە لە خوارەوە زۆر بەتیئن یعنی لە خوارەوە زۆر خاو ئیشەکەن ئەخر هۆکار چێکا کامل جەنابەت من هەتاوەکو ئێستا ینی ئەو بیرکردنەوەیم لا دروست بووکە هاوڵاتی لە بەرەوەی کە باجە گومرگەکەی پێزۆرە حاضر نییە ئامادە نییە باجەکە بدات و ئەوان ڕێگریەکەن لەوەی کە بابەتەکە بێت بەم دیوە بەڵام ئەگەر هاوڵاتی ئەگەر بازرگان تەنانەت ئامادەشە باجە گومرگیەکە بدات بۆچی ڕێگریەکرێت لەوەی دەسەڵاتێکی سیاسی هەیە لە ڕێزما لە خوارەوە لە بەسرا قۆرغکاری ئەو ئیشەی کردووە من داتام لا هەیە فیدۆم لا هەیە کە سایەخەکە بۆی نردم ئەفو بۆی نەناردم سایەخەکە پیشانی دام چەند ڕۆژ لەمەوە پێش کانتێنەرێکم لە کەرکووک وەرگ لە پاش چەند مانگ وتی سەیریکە وتی ئەمە فیدۆکەیە وتی بە هەوەسی خۆیان تەلاعوب بە خەڵکەکەن یاری بە خەڵکەکەن لە مینا وتی معقولە هەوەسیان لێبێ حکوومەتی عێراقی هەوەسی لێبێ مینا هەوەسی لێبێ ئیدارەی ئێوە هەوەسی لێبێت ئەتوانێت لە ماوەی یەک هەفتە هەمووی دەرچێت هەمومان رازین بەوە کە هەم باجەکە بین و هەمیش عێراق بێ بە عامی عێراق بێ بە سیستەمێکی ڕێک و پێک کە ئابووری وڵات بە هەدەر نەڕوات و پاشانیش خەڵک دوورکەوێتەوە لە مەسائلی بۆ نمونە بەرتیل و کۆمەڵە شتکە زیانی بۆ ئابووری وڵاتەکەمان هەیە چونکە ئێمە شەریکین لە هەردوو لا شەریکین لە بەسرە شەریکین لە باشماق شەریکین لە براهیم خەلیل لە هەموو حدودەکان بە شەریکین چونکە بۆ هەر موادە بێت من ئیسفادەی لەکەم بە ڕێزی ئیسفادەی لەکە خەڵکی کەش ئیسفادەی لەکە لە هەر مینایەکەوە بێت حەقی نییە لەسەری نەنووسراوە مەلەتی مینایەکە میمەوەی هاتوۆتە عێراقەوە ئیسفادەیە کرا و نایە لە بازار بەرز بێتەوە کە بۆ فرسەتێکی چاکە ئەگەر دروست ئەگەر بەڕێزان لە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەوان داوا بکەن لە ژوورە بازرگانیەکەەوە داوامان لێ بکەن وەرن با بزانین چ کارێ بکەین یعنی ئەمە بەدەمەوە چوونی پێویستە بەڕاستی خوا نەخواسە لەوێ ئەگەر شتێ بێ شەڕێ بێ بەڕاستی کاریسە دروستە بێت کاریسێکی زۆر گەورە دروستە بێت لە موادی خەڵکە ئەنجا بازارش گرانە بێت چونکە تۆ بە دەرعەباس چەند هەزار کانتێنەر وەساوە لەوێ هەموو یەتە سنووری سلێمانی و هەموو لەوێ وەساوە ناتوانێت بێت تازە و خەڵک خۆی لێ زیان نییە بێ سیارە بێنێت و پاشە ئەی تۆ مخەسرێت مخەسریش ئەوە ئەگەر بەیانی شەڕکەوتە ئەوێشەوە خۆ زەمان نییە بووە بۆ حتا زووە بە هەنگاو بنین ئەگەر 10,000 بێت 3,000 جارێ بۆ دەرچێ هەر باشە
بابێت با بازار ئاڵاوسان دروست نەبێ بازار گرانیتیان دروست نەبێت بێگومان لە بەرەوەی ئێستا کاتی قەیرانە ئامۆزانین ینی بڵێ. ئەبێ هەموو لایەنەکان بێکە هەڵ بن بۆی کاراسانی بکرێ بەرهەمێکی زیاتر بێت تارەمی کوردستان بەڵام کاکامیل ئەو بەرهەمانە لەوێ گیریان خواردووە ئەزانین کە بارودۆخی گەروی هورموز چییە و بازرگانی بەگشتی چی بەسەر هاتووە ئەتوانین بڵین لە ئێستاە بە تەواوەتی کاری بازرگانی ڕاوەستاوەیان نا لە بەرەوەی کە ئەزانین تێچوی بیمە زیادی کردووە تێچوی ڕێڕەوەکان زیادی کردووە بازرگانان لە عێراق لە هەرێمی کوردستان تا ئێستا هیچ جوڵەیەکیان هەیە یان چاوەڕێن بزان دۆخەکە چی بەسەر دێت بەنسبەتی ئەوە ئێمە هاوکارەکانمانەوەی کە لە چین و هەموو کۆمپانیەکانیش کە ڕۆژانە خۆمان گروپمانەیە لە بینیەکە و کە ئاگادارین لە کارەکان هەموو شتێک وەساوە حالیان بە بۆنی ئەوەی کە چاوەڕوانی بۆ نمونە کۆتای هاتن بەم قەیران ئەم شەڕە نەگریسەی کە تووشی ئەم وڵاتانی خۆمان بووە و هیوادارین ئینشەڵڵا زوو کۆتایی پێبێت و دەرەنجامی خراپتری نەبێت و دەرەنجامی خراپتری بۆ ئێمە نەبێت و چۆن دەرەنجامی خراپی بۆ ئێران بۆ بە ینی مع الأسف چونکە ئێران ئێمە وەکو هەرێمی کوردستان ئیسپادەیەکی زۆر ئابووری چاکمان لەگەڵ حکوومەتی ئێران هەبووە ئەوە شتەوە پاشانیش کۆمپانیەکانی ئێمە حالیان وەساون جارە هیچ کارێکی نەشاتێکی بازرگانی ناتوانانی بکەین ئێستا حالیان و نە لە ڕێی ئاسمانی و نە ڕێی دەریاییەوە نەمانتوانیوە شتێ بکەین کە بڵێن دڵخۆش بێت چونکە چاوەڕوانی خەبەرەکانی بزین چۆن کۆتاییەت ئەم کێشە. سپاس کامیل ئەحمەد بەرپرسی پەیوەندی بازرگانیەکانی کۆمپانیا عراقیەکان لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان بوون هیوادارین کام کێشەیە بە زووی چارەسەر بکرێت. سپاس بۆ ئامادەبوونتان. سپاسدانەکەن سپاسی تەلەڤیزیۆنەکەتانەکەن و زۆر بێوەی بن. بەخێر هاتن.